دڵێ ڕەسوڵی پرشیلانێ هەڵناکا لە کوورانێ هێندی سەفەر پێ خۆشن ئاخیری دەکا قڕانێ بینە باخی اسماعیلاغا قاتڵی کەنگلجێ لاخە ئەوەندی من دیومە ئەو کوڕەسواری وەڵاغا بەڵام هەمە گەرمێنی 5,000 پیاوی دێنێ ئەگەر سڵاوی لە دەکەی دەڵێ ئەمن نادوێنی و بایزی هەوڵای بایزی من ڕقی وەک بەرازی مەڕی دەکڕی بە کزی ئەگە وەختی فرۆشنە شاد دەڵێ کەوتون بە بەزی ڕەحمانی فەقێ خدریشوانی هەمیشە بێ کچی ئەمن 20 ساڵمە بیرن ساقت بۆ عیوان نەکڕی کەریمی فەقێ خدری لای خەڵکی بێقەدری ساڵەمە ڕت بەڕەڵان بۆیە دەستنە دەکەندڕێ محەممەدی لەبلانی بۆ دەڵێن هیچ نازانی ئەوەندە هۆ قەبازەنەوەی بەکرە شەیتانی مەولودی هەوڵات چرۆی بێحیلە و فێڵ و درۆی دڵ بە کوریان مەبەستە ئاخیری لێرە دەڕۆی عوسمانی سۆفی حەوڵای لە کاراندا هەر مەڵای حەد مەسڵەتێکی بچێ شتێ دەفسکرە بوو هیوای هەمزە کەلەی ڕازیکە کارت نەچێ بۆ دادگای سینەکن مام حەسەنی بادراوە کوبەنی بزمار لەسەری گۆسانێگە دەشتە سەربانی کوندەکە لایلوی عوسمانی مامۆسای ئاوەدانی بە ئیمامی ڕەبانی حەقێتی تێودارێکە هەڵناسوورە ژیانی سەید حازیم الهوڕی دەگەڵ محمودی کوڕی بۆ پەرژینی و گەنم و ڕەز گێوژی لە وڵات بڕی ئەوەی سووتاندی دەنا بە تەوری سەری بڕی سەید حازیم هاتەوە بیت هاویشتێ سەرکەرێنی گەردە هەیە ماتکە دەستان لە گوێت دەکاگیر بەڵام محمودی کوڕی بە قسان دیواری دەدڕی بۆ حەولادان باش نەبوو کوڕی لە ماڵە خۆی بڕی حمبەری حاجی ڕەسوول لە باغی بووە ماندوو ئەوە زادەی لێ دەدەن خەرا دەبێ ڕەزی تو ڕەحمانی حەوڵا زێڕە لە کاراندا وەک شێرە یاری دەی خەڵکی دەکا قامیشەی سەرە و ژێرە برامی حەلی خەڵبازی لەلا خەڵکی بەڕێزی شەوانە بێت و خۆش نییە وەڵڵاهی گۆرە بازی ڕەحیم شۆڕای ئەو دەیە خەڵک و مێدی پێیە ئەویش کارێکی وافکار لە دەست نەداوجەیە قاسمی خاڵە بابەکریکی تۆڵی لە کێ دابڕێ ئەگەر پایی ساتەوە دوێنی لە وڵاتی دەبڕێ ئەوە حەلی پێم دەڵێ بۆ ماوارێکی ناکڕی محەممەدی گیلانی ساڵێ وەک پاسەوانی هێندەی زەندەیە ناکەم چون خەڵک دەخوانانی حازیمێنێ ئێسری بوو سێزار چۆ دەپاوانی هێندی بە کوتەکان لێدا ئاخیری دەرچوو گیانی حوسێنی خاڵمەمەندی ئینسانێکی زۆرمەندی 2 ساڵان تێوداری کرد زوت و تڕیدان لە کەندی ئەوە تفاقم لێ بڕاوە پێم ڵە پوتی بە چەندی بەڵام ڕەحمانی برازای لە کاراندا زۆر ئازای ئیزافە وەزنت هەیە لە ئەندازە ترازای کوڕی خاڵ هەمزە زۆر بنێنی و ڕەمزە بۆ ڕووکەما دۆ پێشە دەڵە ها بیخۆ هەڵسە ئاجی مینەم جێ نەهێشت مەڕی لە دەرکێ نەهێشت ئەسحەت چەندی پێخۆش بووە گەمووتەکەی دەفرێشت ئەهانە هەمە زێوە تاپڕی پێ لەو شێوە 20 ساڵی چۆ کوورەخانەی ئاخیری بزنی کڕێوە ڕەحیم کوڕی کاگوسووی لە کارێدا زۆر ماندووی دەزانم تۆبەت کردووە هەوار گردرووی نەدرووی عوسمانی حاجی قادری دیوارپانی یەک میتری تا دەگەیە بەردی خۆت شاگرد لە حیفان دەگری قەرەنەی خدری مەلای لە کۆل قەرەنەی خدری مەلای کۆلکان لەستاندەوە الحەملای ساڵە خەڵکی ڕوت کردبوو بە فرۆمەت مەخسەشم هەدا دەڕەحیم دیگەرە ڕەحیم حاجی ئەمەلاو ئەو جار بۆیم داناداو ساڵە ئەوەندە ماندەوە نییە بگرێ دووسێ پیاو ناسری حەسەنی حەما هەمیشە بڵی پڕخەمە هەتا تووشی من دەبێ دەڵاو شتم کەمە وەستا حوسێن جوتیارە وەستا حوسێن جوتیارە بەکارە لە شەکرارە جوتیارە ئاسقی هارمێ ڕەز و کرێ دژمن بە خەڵکی شارە لە ماڵە خۆی نبینی ئەگە دەڵەن بەهارە هەر بەخۆشی خۆش